توي مسلمان كلا إسلام تيجيشتوي كالتزامات دينيت بيا كردوه يعني هاتو تسر رجاي راس ورجاي راستقيني رجاي إسلام توي مسلمان أجر ما فيك لما فكاني إخوات في أشياء كردبية كمو كرتيت يا كردبية بوا أكري كواتو أو ما فجأة بجيبكي توبيك الراستقيني بكي بالريار بدأ يجاري كتير نقريت تسر أو جناحه عزم بك يجاري كتير نقريت تسر أو جناحه بلام أجر ما في خلق كتخوار دبي بلام أجر ما في خلق كتخوار دبي أبي إلا ما فك بجريتوا أبي إلا ما فك بجريتوا بون منا أجر تزيد لكسي كردبي بون منا أي غيبتي كسي كتكردبي أجر بختيانة بو كسي قلبست به أو التوبكي أو بوا أبي أو بقرني توا أجر ما يقرني توا أبي مثلا لو شتانا بيك ناقريتوا وكو غيبته وبختيان وأوانا أبي أو كسا قردن تازاكا أبي أو مسلمانة قردن تازاكا أجر قردن تازانك حتى قيامت بسرت ميني حتى قيامت بسرت وميني ولا الرجي قيامتها لا حسنات كانت أبا لا شاكا كانت أبا حتى وات فيتي أجر شاكتنا ميني أجر شاكتنا ميني أمجا يعني بون منو كومالێکی زۆر لە مسلمانان تۆ حەقیان خواردو و چاکەتیش نەماوە تا لە چاکەکانت خوا بیدا بە ئەوان غیبەتت کردووە درۆت بۆ بختیانت بۆیان هەڵبەستووە درۆت لەگەڵا کردوون ماڵیانت خواردووە فێڵت لەگەڵا کردوون لە معاملە و لە کاسبیە ئەلەو حاڵەتە کە تۆ چاکەت نەما تەواو بدرێ بە ئەوان ئەمجا لە خراپەکانی ئەوان ئەهێنن ئەدرێ بە تۆ ئەدرێتە سەری تۆیە لە خراپەکانی ئەوان هەڵە گیری و ئەدرێ بە سەری تۆیە لە حەدیثێکە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی مفلسمان بۆکە مایەپوچ ئەفەرمێ مایەپوچ لای ئێوە کێیە وتیان ئەی پێغەمبەری خوا مایەپوچ لای ئێمە کەسێکە کە پارەی نەبێ کەسێکە کە لەلایەنی اقتصادی و ئابووریوە فەشەلی هێنابێ هەموو شتەکانی لەدەستدا بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مایەپوچ لە لای خوا جیاوازە مایەپوچ لە لای خوا ئەو کەسەیە کە نوێژی کردووە ڕۆژووی گرتووە حەجی کردووە زەکاتی داوە فەرزەکانی ئیسلامی جێبەجێ کردووە بەڵام حەقی ئەوی خواردووە غەشی لە ئەو کردووە بوختیانی بۆ ئەو هەڵبەستووە غەیبەتی فڵانە کەسی کردووە ئەوە لەو حاڵەتە ئەم کابرایە لە ڕۆژی قیامەتە کە دێ ئەگەر ئەوانە گردنیان ئازا نەکردبێ لە چاکەکانی ئەم هەڵە گیری ئەدرێ بە ئەوان لە چاکەکانی لە نوێژەکانی لە ڕۆژەکانی لە حەجەکەی و لە عومرەکانی و لە زەکاتەکەی لە ئەم ئەسێنرێتەوە لە ئەم لە خەزێنەی ئەم دەرەکرێ ئەدرێ بە ئەوان حتا هیچی نامێنێ و هێشتا قەرزارە حتا مایەپوچە بێ حەسەناتی نامێنێ هێشتا قەرزارە ئەمجا لە هی ئەوان خراپەکانی ئەوان دێنن ئەیدەن بەسەری ئەمە تا غەرقە بێ لە خراپەیە و ئەمجا خوای تەعالا فەرمێ بەرەو ئاگری جەهەنەم بیبن ئەمە ئەو کابرایە بوو کە التزاماتی دینی هەیە نوێژ ڕۆژ و زەکات حەج بەڵام لەو لاشەوە حەق و مافی خەڵکی خواردووە حەق و مافی خەڵک بەڕێزان ئاسان نییە نەک تەنها هی مرۆڤەکان هی حەیواناتیش ئەی باسی ئەو ئافرەتە ناکرێت کە کەسێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسیەکە کەوا نوێژی هەبووە ڕۆژووی هەبووە زەکاتی هەبووە چی هەبووە بەڵام ئازاری پشیلەیەکی داوە ئازاری پشیلەیەکی داوە سجنی کردووە نەیەڵا خواردن و خواردنەوە بخواتەوە تا مردارەوە بۆتەوە تۆپیوە دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای تەعالای خاتە جەهەنەمەوە هي في النار ئەفەرمێ لە ئاگری جەهەنەمایە عەزیەتی پشیلەیەکی داوە يعني تەماشاکە خۆشەویستەکانم نەک عەزیەتی مرۆڤ ئەوانەی ئازاری مرۆڤەکان ئەدەن ئەوانەی ئازاری مسلمانان ئەدەن ئەوانە حەق و مافی مسلمانان ئەخۆن ئەی ئەوانە ئەبی حاڵیان چۆن بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەناو بازاڕ تێپەڕ بوو تەماشای کرد کابرایەک هەندێک خۆراکی داناوە لەبانەوە جوانە و کە دەستی کردە ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بینی لە ژێرەوە تەڕە و خراپ بووە یعنی لەبانەوە زەوقە و لە ژێرەوە تەوقە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە بۆ واتە کردووە بۆ خراپەکانت خستۆتە ژێر و چاکەکانت خستۆتە سەرەوە وتی ئەی پێغەمبەری خوا آخر کەس نایکڕێ و ئەوانە ئەوە باران لێی داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەبێ بە جوانی بخەیتە بەرچاوی خەڵک فێڵ نەکەی من غەش فەلەیسە منا
کێ غەش بکە لە ئێمە نییە. ئەو ڕۆژە کابرایە کاتە لای منەوێت مامۆسا سیارەیەکم هەبووە شاسیەکەی شکاوە بە جوانترین شێوە لە حیممان کردووە لە لای وەستای شارەزا. ئەو سیارەمە بردۆتە معرەز فرۆشتومە بە کابرایەک وتوێتی عیبی چییە؟ وتمە بەک و خۆڵبی بە، یعنی وەکو چۆن بڵێیتەوە بڕۆ خۆت بگەڕی عیبەکانی چییە و ئیتر پێم نەوتووە ئەوەیە کابرایش بردوێتی. ئایا ئەمە حەڵاڵە؟ بە شەرتێ چاک حتا ئەو ڕۆژە و سیارە بمێنێ ئەو عیبە وەکو بڵێ جارێکی ترس هەڵ ناداتەوە. لا حول ولا قوة إلا بالله. وتم ئەگەر خۆت ئاوا پێتی بفرۆشن ئەتەوێ؟ ئەگەر خۆت سیارەیەک بەو شێوە پێتی بدەن ئەتەوێ؟ نایەوێ. ئەی چۆن ڕازیت ئەوە بۆ برایەکی مسلمانت ببێ بەبێ ئەوەی پێی بڵێ لەبەر خاتر چەند گڵایەک کە لە سیارەکە سعری سیارەکە کەمەکە تۆ قیامەتی خۆتە سووتێنی نانی حرام دەرحەقی خۆت و مناڵەکانتە دەی؟ بەڕێزان ئەم مەسئلە مەسئلەیەکی زۆر حەساسە، مەسئلەیەکی زۆر خەتەرە. ئەبێ ئێمە ئاگامان لێی بێ فێڵ لە خەڵکی نەکەین. ئەوە بگرە لایەنی غەیبەت و لایەنی بوختیان و من لە وتارێک لە شەوانی لەیلەتول قەدرە باسی ئەوم کرد کەوا ئەگەر غەیبەتی مسلمانێکت کردبێ هەرچی نوێژ و ڕۆژ و زەکات و حەجت هەیە و هەرچی چاکەکاریەکانی دنیات هەیە هەمووی جێگەی ئەوە ناکرێتەوە، یعنی ئەوە ناسڕێتەوە. غەیبەتەکە هەر ئەمێنێ لە ڕۆژی قیامەتە حەقیت لێکەنەوە. ئەمە غەیبەت چ جا بوختیان؟ غەیبەت ئەوەیە باسی مسلمانێکەکەی عیبێکی تایە تۆ لە پاشەم لە باسیەکەی عیبەکەیشی تایە تۆ باسیەکەی، یان بوختیانێکی بۆ لەبەسی کە شتێک تیان نیە تۆ ئەیدەیتە ملیە. لە ڕۆژێکە چەند جار ئێمام گوناحاکەین دەی بەخوا هەرچی ڕۆژ و نوێژ و زەکات و حەجت هەیە ئەمە ناسڕێتەوە وا نەزانی فێڵ لەخواکەی. هەر لە دوای ئەو وتارە چەندین کەس هاتووە مامۆساگردن مانازاکە بەخوا جارجار لەولاوە کاتێ تۆ وتارە دەی قسەیەکمان کردووە جاردا وتمانەوە جارجار وامان وتووە حتى ئەم جمعەیە لە وتاری جمعەدا بەزیمە خوارەوە برادرێک هاتی مامۆسا وەختی خۆی جەنابەت لە کفری بوویتە و من هیچ التزاماتێکم نەوە بە دینەوە ئەوانە و لە واجبێکە لە واجباتەکانین هەموو جارێ ئەو بەڕێزانە ئاهاتن باسی وتارەکەی تۆیانە کرد و کاریگەری وتارەکەی تۆ لەسەریان منیش گاڵتەم بە تۆ کرد، گاڵتەم بە قسەکانتە کرد. مامۆسا توخوا گردنم ئازاکە. عاقڵ بوو ئەم کابرایە کە هات داوای گردن ئازاییەکە. منیش وتم مادام هیچ التزاماتێکت نەبووە و لە دین شارەزاییت نەبووە و ئەڵێ نوێژم نەکردووە و ڕۆژم نەگرتەیە و ئێستا الحەمدولله التزاماتت پیا کردووە ئەوە گردنتە ئازابێ. بەس تو ئەو خوایە مادام التزاماتت پیا کردتر غیبەتی کەس مەکە، ئیتر قسە بە کەس مەکە. بابە ئەوە ئەمێنێتەوە. ناکرێ بەڕێزان ناکرێ بەڕاستی ئەم جۆرە تاوانانە ئەمڕۆ لەناو خەڵکە زۆر باوە، زۆر بەڕاستی کۆمەڵێکی زۆر لە برایان لە خۆشەویستان گلەی ئەوەکەن ئەڵێن لە بازاڕ یعنی هەرکێ بۆ خۆیەتی پیا ئەو پیاوەیە ئازابی خەڵک بخەڵەتێنێ لا حول ولا قوة إلا بالله. پیا ئەو پیاوەیە کە بتوانێت خەڵک بخەڵەتێنێ، فێڵ بکە، غەش بکە، وا ئازانێ زۆر اعتیادیە و بە ئازایش جاری وە هەیە و ئەڵێ توانیم یعنی وەکو کەسێکی تاجرێکی زیرەکم توانیم خەڵک بخەڵەتێنم، توانیم کاڵاکەی خۆم بخەمە قیمەتەوە لە کاتێکە کە ئەوە بەو شێوە نییە کە پێویستە. کابرای خەڵەتان وە چاوبەستی لێ کردووە. يعني ئەمە لە لای خوا شتێکی زۆر گەورەیە. مافی خەڵک لە لای خوا ئەمێنێ ها ئیلا بەگەڕانەوەی یا بەگەردن ئازایی. ئەگەر کابرا مابێ ئەگەر نەش مابێت دوعای خێری بۆ بکە بۆی بپارڕێرەوە لەناو خەڵکە بە باشی باسی کە و کەسێک کە غەیبەتت کردووە بەڵکو ئینشاء الله لە ڕۆژی قیامەتە ئەوانە جێگەی ئەوانت بۆ بگرێتەوە بەڵکو